ئێمە لە یەکەم تەوەری بەرنامەکەمان هەر لەسەر ئەم بابەتە قساکەین، واتە لەسەر شوێنەوارە دێرینەکانی کورد لەسەرەوەی کە چۆن کار لەسەر ئەم بابەتەکەین، چون ئێمە بەڵگەمان زۆرە، شوێنەوارمان زۆرە، بەڵام لانەی لە ڕووی زانستیەکەوە پێویست کات کاری زیاتری لەسەر بکەین و ئەم کارە زانستیە چۆن بە چونکە ئێمە لە زانکۆکانمان بە خۆشحاڵی و تیممان هەیە هەر تەرخان کراوە بۆ ئەم بابەتە و هەروەها داواش ئەکرێت لە ئێستاشا تەنانەت لە ئەو زانکۆانێک کە لەسەر ئاستی جیهانە قسەیان بەوتن هەیە لەم بابرایەوە ئەوان تیم ئەنێرن، هەندێک کەسی شوێنەوار ناس هەیە لێرە هێشتا هەر کاری کنۆ پشکنی نەکەن بابزین ئەم ئیشی با بڵێن کنۆ پشکنیانە بە کوێ گەیشتووە و ئێمە چۆن بتوانین خزمەت بەم شوێنانە بکەین، چۆن بیان پارێزین. هەر بۆی داواکەین لە پرۆفیسۆر دکتۆر زریان حاجی لە لامان ئامادە بێ مامۆستای زانکۆیەکێک لەو کەسانی ساڵەهای ساڵە تەمەنی خۆی تەرخان کردو بۆ پاراستنی ئەم شوێنەوارانە. بەخێر بێ دکتۆر زریان، یەخوا بەخێر سەر چاو. زۆر زۆر سپاس بۆ ئامادەبوونن لەم بەیانیە. ئەمڕۆ باسی شوێنەوارەکانی کوردستانەکەین، ئەوەی کە هەڵگری چ ڕاستیەکن لەبارەی کوردەوە و چۆن بتوانین بیان پارێزین. بەڵام هەر پێشەوە دکتۆر ئەو بابەتی ڕۆژاوە ئایسە دڵی هەمومانی گەرم کردووە، ئەوەی کە بەداخەوە خەریکن هەوڵەیەن لە ڕۆژاوای کوردستان کورد بسڕەوە، بەڵام ئەوەی کە لە مێژووە لەبارەی کورد هەیە ئەو مێژووە دوور و درێژە چیمان پێڵێت لەبارەی کۆڵنەدانی کوردەوە، ئەوەی کە کورد هەموو جارەوە ققنووس هەڵساوەتەوە. بەڵێ بێگومان تۆ پێمان بڵێ. سپاسی جەنابتانەکەم و سپاس بۆ کورسات بۆ ئەم پرسانەتەوەی جوانانە کە هەمیشە لەگەڵ ئێمەیە ئەم بابەتانە تاوتویەکەین و باسی ئەم لایەنە گرنگاناکەین کە ناسنامە و باشینەتەوەی خۆمانی پێوە پێڕەوەکەین. بێگومان ئێمە هەمومان ئێستا دڵمان برینارە و هەمومان بەداخین لەوەی کەوا وەکو کوردێک کە جارێکی کە کوردان لە هەر پارچەیەک لە هەر شوێنێکی کوردستانە بێ ئێمە بەتایبەتر ڕەنگە کەسێک وەکو ئێمەمانان کە ئاگاداری شوێنەوار و مێژوو و ئەم خاکی خۆمانین کە چەندە پیرۆزە و چی لەسەر کراوە و تایبەتمەندی چییە و مێژوەکەی چییە و شوێنەواری چۆن بووە و چی شارستانێکی گرنگی لەسەر بنیادنراوە. بەڵام بەداخەوە کە لە ئێستەیە ئاوا تووشی ئەم هەموو بەردەوام نەکرێت ئێستا توش بووە. بەڵام من مژدەیەوەتان ئێمێ بە تێڕوانینمان لە شوێنەوار و لە مێژوومان کە کورد هەرگیز لە ناو نەچووە و هەرگیزی ژەناو ناچێت و بۆ هیچ کەسێکی ژەناو نەچووە. نەک ئێستا هەزاران ساڵە کورد هەر بەرخۆدانی هەبووە و هیچ کاتێک لە ناو نەچووە. کورد لە ڕۆژئاوای کوردستان سەردەمێک بوو کە دانیان پێدا نەئانرا کە تەنانەت بە بوونێکیشیان هەبێ، بە جنسێکیشیان هەبێ، بە مافێکیشیان هەبێ، بەڵامەوە تا ئێستا هەموو دنیا لە سەریان قساکە و خەڵکانێکی دنیا سەرۆکی وەکو سەرۆکی ئەمریکا ئەم شەو قسەی کردووە لەسەر کوردان و بە ناو ناوی هێناون. بۆیە ئێمە دڵمان خۆشە کە بەرخۆدانەکانیان جێگەی خۆی گرتووە و لەگەڵ ئەوەشە بۆچی جێگەی خۆیگرێ چونکە کورد خاوەنی ڕەسەنی ئەو خاکەیە کە لە ڕۆژاوای کوردستانە هەیە. ئێمە بەڵگەمان هەیە کە هەزاران ساڵە کورد لە ڕۆژئاوای کوردستانە بوونی هەیە. شوێنەوارەکانی کورد لە حەلەب و لە ناوچە دیمەشقیش تەنانەت شایەتی ئەوەن کە کورد بە سەدان و هەزاران ساڵە لەو جێگەیە بوونیان هەیە. منە لە ماوەی ڕابردووە بۆ خۆم توێژینەوەیەکی زانستیم ئەنجامدا لەسەر بوونی کورد لە حەلەبە کە ئەو حەلەبەی کە ئێستا خەڵکێک وایە زانی کە تەنها خاشی عەرەب و داگی کراوە بە پێچەوانەوانێ. حەلەب شارێک بووە کە زۆرترین کوردی تیاژیاوە. ئێوە ئەزانن کە بۆ ماوەیەکی ئەجگار زۆر زەریفەخان کە خاتونێکی یاخۆ زەیفەخان کە خاتونێکی گەورەی کورد بووە لە بنەماڵی ئەیوبیەکان بووە مەلیکی شاری حەلەب بووە و ماوەیەکی زۆر واتە خاتونێک لە یانوو کە هەندێک کە زەیوەکە خاتونانی کورد بۆچی بەرخۆدانەکەن خاتونێکی کورد ماوەیەکی زۆر بکە کچی یاخود کوڕەزای سەلاحەدینی ئەیوبی بووە زەیفە خاتون و شووی کردووە بە برازایەکی سەلاحەدینی ئەیوبی کە کوڕی مەلیک عادل بۆ مەلیک مزەفەر پاشەوەی کە مێردەکەی وەفاتەکە خۆی ئەوێ بەرپرسی یەکەمی شاری حەلەب و کوڕەکەی مناڵە بێ خۆی بەرپرسیارەتی شارەکەکە و مەلیکی شارەکە بێ بۆ ماوەی چەند سەدەیەک لە سەردەمی دەسەڵاتی ئەیوبیەکاندا. بۆیە ئێمە شانازێمان هەیە لە شاری حەلەب. ئێوەزان لە شاری حەلەب ئێمە ئەبوو فیدامان هەیە کە مەلیک ئەبوو فیدای کوردی ئەیوبیە، هەر لەقەبەکەی کوردی ئەیوبیە
کە مەلیک ئەو شارە بۆ چەندەها ساڵ حکمی کردووە بۆیە ئێمە شوێنەوارەکانمان پێمانەڵەیە کە ئەو خاکە ئێمە ڕەسەنیتیایە نەک خەڵکانێکی تر و بۆ ئێمە هەمیشە شانازیە ئەگەر 1000 جار لە ناومان برن و جێگەکانیشمان بگرن کەس ناتوانێت بێتە پێشەوە چونکە ئێمە ڕەسەنایەتیمان لەو شوێنانەیە هەیە و ئەمە شوێنەوارە پەیامی خۆیان بە ئێمە کە ئێمە لەو جێگەیە هەین جا جەنابتان باسی ئەوەتان کرد کە سەرەتاوە ئێمە ڕۆژ ئاوامان بەو جۆرەیە بەڵێ ئێمە لە ڕۆژ ئاوا شوێنەوارەکانمان پێش بەرخۆدانەکانمان شایەتن لەسەرەوەی کە ئێمە بەڵگەمان هەیە کە ئەو خاکە خاکی ئێمە و وەڕەسەنین وەڕەسەنبوونیش لە هەر شوێنێکدا نیشانەی مانەوەیە بۆ هەزاران ساڵ واتە چەند ساڵ تۆتوانی لەو شوێنە بمێنی توانێت جگەلەوە کە ئێمە لە چەندین شوێنی تردا بە ڕسمیمە هەبووین بۆ بوونمان هەبووە خاکمان هەبووە ئێستش کە بەرخۆدانێک لە ڕۆژ ئاوای کوردستان ئەکرێ ئەم بەرخۆدانە لە نیشانی ئەو ڕەسەنایەتیەوە سەرچاوی گرتووە کە بەڵێ داهاتوو هەر بۆ کووردە و داهاتوو هەر بۆ ڕەسەنەکانە کە لەسەر خاکی خۆیانن ئێمە وەکو کورد لە مێژووە هەرگیز داگیرکرد نەبووین هەرگیز هەڵمان نەکوتاوە دەسەر شوێنی تر بەڵکو حەزمان کردووە کە لە شوێنی خۆمانە بمێنین و خاکی خۆمان بپارێزین و شوێنەواری خۆمانمان هەبێ خەڵکێکیکە نەیەتە سەر خاکی ئێمە و سەر خاکی ئێمە داگیر نەکات و هەر ئەمەشە بۆتە مەخۆی مانەوەی ئێمە تا ئێستا ئەگەرنا ئەم هەموو پلان و دوژمنایەتیە بە هەزاران ساڵ بەرامبەر بە کورد کراوە تا ئێستا ئەوەیە کورد هیچ شتێکی نەمایە بەڵام بە پێچەوانەوە کورد زۆری ماوە و هەر ئەشمێنێت هەتا سەرە بێنە سەر گرنگی جەنابتان کە باسی پرسیارەکەتان لەوە بوو کە ئایا شوێنەوارەکانی کوردستان چ گرنگی و چ بایەخێکیان هەیە بۆ مێژوو بۆ داهاتووی ئێمە بێگومان شوێنەوار بایەخێکی زۆر گرنگی هەیە چونکە شوێنەوار ناسنامە و شوناسی نەتەوەکانە ئێمە بەبێ بوونی شوێنەوار بەبێ بوونی با بڵێن ناسنامی خۆمان ناتوانین دۆزینە من زۆر جار پێناسەیەکم هەیە هەم بۆ مێژوو ئەڵێم هەم بۆ شوێنەوار ئەڵەم شوێنەوارەکان ڕابردوومان پێڵێن ئاوێنەیەکە ڕابردوومان نیشانەدا بەڵام داهاتوومان بۆ ڕۆشنەکاتەوە ئێمە چەندێک گرنگە بۆ ئەوەی کەوا بزانین ڕابردۆکەمان چۆنە بۆ ئەوە ئێمە شوێنەوار و مێژووە خوێنین هەتاوەکو داهاتوومان ڕۆشن بێتەوانێ ئێمە لەسەر ئەوە بنیادەنین داهاتوو با بڵێن بۆی داهاتوومان ڕۆشن بێتەوە پرۆفیسۆری کێوەکو دکتۆر کەمال مەسەر هەر زۆر زوو لە کتێبی مێژووە ئەڵێ مێژووە بۆ خوێی چێژوایە هەموو زانستێک ئەتوانێ هەبێ بەڵام بەبێ مێژوو ناتوانێت زانستەکە پەرە پێ بدا بۆیە هەر زانستێک بخوێنی وەکو زانستەکانی بۆ نمونە حتا پزیشکی هەتا ئەندازیاری هەتا هەر شتێکی تر ئەبێ بچیتەوە سەر مێژوەکەی بزانین لەسەر چ بوارێکا بووە بۆ ناسنامەنەتەوە یەکەی خۆشمان ئەگەر بمانەوێ بچینەوە سەر ناسنامە و شوناسینەوەی خۆمان ئەبێ بچینەوە سەر ئەو شارستانی کە باو باپیرانمان بنیاتیان ناوە کە بۆ ئێمە جێگەی شانازیە جا ئەم شوێنەوارانەی ئێمە ئەمەندە گرنگ و بەبایەخەن تەنها هەر خۆمان خەریک نین پێوەی ئێستا ساڵانە بە هەزاران بگرە بە سەدان بە سەدان خەڵک ئاواتەخوازن بێن کاریکردن و پشکین کە لەم شوێنەوارانەی ئێمە ئێوە ئەزانن کە چەند تیم هەیە لەم کوردستانی ئێمە هی زانکۆ بەناوبانگەکانی دنیان لەوانە لە زانکۆکانی حتا بەریتانیا لە زانکۆکانی فەڕەنسا لە زانکۆکانی نەمسا ئەڵمانیا لە زانکۆکانی تەنانەت ئەمریکی هەنێک تەنانەت لە زانکۆکانی یابان یان بۆ ئێرە ئیتاڵیەکان یان بۆ ئێرە بۆ کاریکردن و پشکنین و بۆ هەوڵدان بۆ ئەوەی کەوا بزانن پێشینەی مرۆڤایەتی لەسەر چی بووە چونکە شوێنەوار ڕاستە ناسنامە مڵکی یەک نەتەوەیە بەڵام دوجار لە چوارچێوە گشتێکەیە مڵکی هەموو مرۆڤایەتیە واتە هەموو مرۆڤایەتیش لەسەر ئەو شوێنەوارە هاوبەشن لە هەندێک لەمانە لە یونیسفان ناویان ڕێکۆرد دەکرێت دکتۆر بەڵێ بێگومان یونسکۆ یونسکۆ یەکێکە ڕێکخراوێکی نێودەوڵەتیە تەنها ئیشی ئەوەیە کە کەلەپور و کللتوری میلەتان پارێزگاری لێ بکە بۆچی چونکە کللتور و کەلەپورێکی جیهانیە یعنی تۆ ناتوانانی لەگەڵ کللتور و کەلەپورێکی دیاریکراوە ئیشکی ئەگەر جیهانی نەبێ و بۆیە هەمویان بە شێوازێکی زۆر گرنگ کارەکە نەسەرەوەی کە ئەم کەلەپورانە پارێزراو بێ واتە لەسەر ئاستێکی باڵا ئیش لەسەر کەلەپور و کللتوری هەموو میلەتان کراوە و خۆشبەختانە کوردستانی ئێمە ئەتوانین بڵێین ئەم کوردستانە یەک مۆزەخانەی گەورەیە و یەک پارچە شوێنەواری گەورەیە کە ئەمە نیشانەی ئەوەیە کە ئێمە هەزاران ساڵە لەسەر ئەم خاکە شارستانیەتمان هەیە بە هەموو تێپەڕبوونەکانی هەموو سەردەمەکانەوانێ تۆ بێنە بە چاوی خۆتان ئێمە لە کاتێک خەڵکێک باسی شانازی بابلی و سۆمەری و
ئەکەدیەکانە کا لە سۆمەریەکانەوە بۆ ئەکەدیەکان بۆ بابلیەکان ئەنج ئاشووریەکان کە ئێمە تا ماوەشی زۆر لە عێراقا ئەمە ئەدرا بە جۆمانەکەمە کۆنتری شارستانەکان ئەی لە بەرامبەر ئەوانە لە کوردستانیشا وەرە زاگرۆسیشا ئێمە شارستانێتی زۆر گەورەمان هەیە ئێمە لە بەرامبەر ئەوانە گوتیەکانمان هەیە لە بەرامبەر ئەوانە مادەکانمان هەیە لە بەرامبەر ئەوانە هەموو ئەو گەلە کۆنانەمان هەیە کاردۆخیەکان و میلەتانی تر خۆ ئەگەر بێت و لە ڕووی پیرۆزی ئاینیەوە سەیری بکەین ئێمە پێ ئاینی ئیسلام خاکەکەمان پیرۆزە چونکە خوا گەورە فەرمێ کاتێک کەشتی نوح لە دوای تۆفانەکە نیشتەوە تاکە شوێنێک کە تیان نیشتەوە چوە بووە خاکی کوردستان بووە کە چیای جوودی بووە ئەی جوودی من ڕەنگە بۆ چونێکم هەیە ئێشتا زۆر کۆکنی یەکلایکەمەوە بەڵام وا توێژنەوەی لەسەرەکەم ئەویش ئایا جوودی لە گوتیەوە نهاتووە ئێمە ناتوانین بڵێن گوتیەکان کە نەتەوەی کۆنی کوردن لە عەرەبیە پیتی جنیە ئەی بۆ ئەو گوتیەکە نەبێ و قورئانی پیرۆزی بۆی تۆمار کردوین کە باسی ئەو چیایەکە کە کەشتێکەی حەزرەتی نوح سەلامی خوای لێبێ لەسەر ئەو چیای نیشتۆتەوانێ ئەی بۆ ئەو کەشتیە بە ئێمە نەڵین کاوە کۆنترین میلەتی کوردە چونکە ئەو بەی ئاەتەکەی قورئانی پیرۆز نوح سەلامی خوای لێبێ دوعاکە فەرمێ خوای ئەنزلنی منزەلەن مبارەکە لە شوێنێکی مبارەکە پیرۆزە من کەشتێکم با بنیشێتەوانێ وەستەوەت عەلە جوودیە فەرمێ لە کوێ نیشتەوە لەسەر جوودی ئێکاتە خاکی ئێمە تەنانەت بەپێی دەقە پیرۆزە ئاینیەکانیش بێ خاکەکەمان پیرۆزە مبارەکە ئەمە یەک دووە مرۆڤایەتی جارێکی لە کوردستانەوە سەری هەڵداوەتەوە مە قسەی من نییە ئەمە قسەی هەموو ئەو ڕۆژهەڵات ناسە گەورانن کە توێژینەوەیان کردو نەک ئێمە و خۆمان کورد وەکو ڕۆژهەڵاتان لەوانە سپایدەر کە یەکێکە سپایدەر کە یەکێکە لە ڕۆژهەڵات ناس و شوێنەوە ناسەکانە ساڵی 23 ئەم قسەی کردووە کە ئەم خاکە خاکێکی پیرۆزە لە بەڕووی کە چیای جوودیتیایە و زۆرێک لە درایڤەر کە یەکێکترە لە ڕۆژهەڵات ناسە بەناوبانگەکان کە هاتۆ دیسان لەسەر ئەم بابەتە قسەیان کردووە زۆرێک ڕۆژهەڵات ناسەکانی تر لەوانە خالفین کە رووسیا هاتۆ کاری لەسەرمە کردەوە وی وتۆ مینۆرسکی بە هەمان شێوە لەسەر ئەم بابەتە قسەی کردووە و زۆر ڕۆژهەڵات ناس و کەسایەتی دیاری ترمان هەیە کاتی توێژینەوەیان کردووە میلەتی کوردیان بۆ ئەو بابەتە گەڕاندۆتەوانێ بۆیە ئێمە کاتێک شوێنەوارەکانە گەڕین دەبینین کە کۆنترین گوندی شوێنەواری کۆنترین کوشت و کاڵ لە هەموو جیهاندا کرابێ گوندێکی شوێنەواری بێ لە خاکی کوردستانایە ئەمە قسەی ئێمە نیە دیسان ئەمە قسەی نیشانەی هەموو جیهانەکە باسی ئەم بابەتە کراوە بۆ نمونە پێشتر تا ئێمە سەردەمەش هەموو جیهان یان و چەرموو کە کۆنترین گوندی کوشتتوکاڵی هەموو جیهانە کە خاکی کوردستانایە و وەک لە کوشتتوکاڵی تیاکراوە خاکێکی بەپیت بووە ئەیکەچی سیرەکەین ئێستا لەوە شتێپەڕیوە کاتێک ڕۆجەر کە لە زانکۆیکی بەناوبانگی بەریتانیاوە زانکۆی ڕیدینگی بەریتانیەوە هاتۆ بۆ ئێرە تێکنە و پشکنینەکە لە بێستان سوورە بە بێستان سووری گەڕانەوە بۆ 12,000 ساڵ پێشێستا 12,000 ساڵ داتوێنە بەرچاوی خۆی ماڵی ساڵێک 10 ساڵ 20 ساڵ 100 ساڵ 200 ساڵ ئەوەندە نا 12,000 ساڵ پێش ئێستا کوشتتوکاڵ کراوە لەم خاکی کوردستانە واتە لە پێش مێژووشەوە ئێمە لەسەر ئەم خاکە ڕەسەنایەتیمان هەیە خاکەکەمان خاکێکی پیرۆزە و خاکێکی ڕەسەنە و کۆنترین دانیشتوان لەسەرم خاکەی ئێمە بوونیان هەبووە ئەمە گرنگە کە ئێمە بیری لێ بکەینەوانێ و شانازی پێوە بکەین و هەمیشە برەی پێ بدەین و گرنگی پێ بدەین بۆ ئەو لایەنانە چونکە یەکێک لە بابەتە گرنگەکانی ئینتیمابوونی ئێمە بۆ خاکەکەمان شوێنەوارەکان بانەش دکتۆر زریان ئێستا بەڕێزت ئەوەی کە باسی ئەەکەی وە مێژووی ئێمەش هەتا بۆ ئێستا سەلماندوویەتی کورد یەکێک لەو خەڵکانە بووە کە لە دێر زەمانەوە لەم ناوچەیە ژیاوە یعنی خاکی خۆی بووە بەڵام وەکولانەی ئێستا کاتێک باسی ئەم بابەتە کرێت لانێ ئەم پرسیارە دروست بێت ئەم مێژووە دوور و درێژە ئێمە ئێستا توانین چۆن سوودی لێ ببینین ئەم شوێنەوارانە ئەم هەموو ڕاستی لە سنگیانە پاڕستویانە ئێمە لەم سەردەمای چۆن نتوانین کاری پێ بکەین پێش هەموو شتێک هەموو میلەتانی سەردەستەی ئێمە بەتایبەتی لەم 100 ساڵەی ڕابردووە کە خاکەکەمان بەشکرا و بەسەر ئەم دوای داوەتی عوسمانی هەڵوشێنرایەوە و خاکمان بەشکراوە بەسەر 4 بۆ
بگرە 5 پارچەیە دابشکراین ئێمە ئەو سنوورە دەستکردا دروستکرا لە نێوان وڵاتەکانماندا ئێمە لە پاش ئەمەوانێ ئیتر وردە وامان لێ هاتووە کە لە ڕاستیە مێژۆکەمان بشاردرێتەوانێ بەداخەوە میلەتانی سەردەسە زۆر هەوڵێن کە ئێمە مێژومان نەبێت تەنانەت جارانێک ئەهاتن گۆڕەکانیشیان هەڵەکەن لە شوێنەکانە بۆی کە خەڵک نەڵێ باوە با پیرانم گۆڕی لەسەر فڵانە شوێن و شوێنەواری هەیە ینی میلەتانی سەردەسە زۆر جار ئەمەشیان کردووە لە ناوچەکانی ئێمەیە تەنانەت ئەهاتن نەک هەر گۆڕەکان ینی شوێنەوارەکانیشان تێک دەدا ئێمە دوێنێ لە زانکۆ من خوێنەوەم بۆ کتێبێک کرد کتێبێکی هاوڕێی بەڕێزمان کاگەتیڤ نێروەیی بنووسی بووی ینی لەسەر شوێنەوارەکانی نێروەی و ڕێکان بوو کە باسی ئەو لایەنەیە کرد هاتووە وەکو ڕۆژنامە نووسێک وەکو کەسێکی بنکۆڵکار هاتووە بۆی کە ئەو شوێنەوارانە نەفەوتێ کتێبێکی کۆ کردوتەوانێ کە وێنەی هەموو ئەو شوێنەوارانەی دانەوە کە تەنها لەو دوو دەڤەرەیە هەیە تەنها دەڤەری نێروەیە هەیە ڕسمی هەمووی گرتبوو مەسەلەن شوێنەواری پردەکان شوێنەواری دێر و کەنیسەکان شوێنەواری هەموو ئاینەکان شوێنەواری با بڵێین ئەشکەوتەکان کە ژمارەی زۆر ئەشکەوتی وەگرۆ شوێنەواری پرد کە لەو شوێنانە هەبووە و چەند بایەخی گرنگیان هەیە وێنەکانی تۆمار کردبوو لە چوارچەوەی کتێبەکە باسی کردبوون بەڵام ئەم شوێنەوارانە بەداخەوە خەریکە لە نێوە چن بۆچی چونکە بۆ نمونە لە نزیکی باکووری کوردستانن ڕەنگە هێزەکانی تورکیا بەردەوام بە فڕۆکە لی بدەن ڕەنگە لە ناوچێکی ترا هەبێت خەڵکانێکی کە زیانی بەو شوێنە بگەێنن ینی بێتەوە کاری بۆی کە شوێنەوارن نەمێنێ ئێوە ئەزان ئەگەر بەان قەستیش بێ زۆر شوێنەواری ئێمە لە ناوەچێ لە ناوە برێ و تەنانەت لە زانکۆ نێودەوڵەتیەکانە شوێنەوار و داستانەکانی کورد بە ناوی میلەتانی ترەوە کراون ینی ئەمە یەکێکە لە گرفتە هەرە سەرەکیەکان کە ئێمە هەمانە بۆی کە ئێمە سوود لە مێژۆکەمان وەرگین پێش هەموو شتی پێویستە بە ئەکادیمیانە دەستی هەموو ئەکادیمیەکانمان بگرین کە خۆشببختانە ئێمە تازە لە زانکۆکانی خۆمانە خەریکی ئەم کارین ئێمە هەمووی 10 ساڵێک کە بەشی شوێنەوارمان لە زانکۆ سلێمانی هەیە وردەورە دەستی ئەکادیمیەکانی خۆمان بگیرێ و هاوکاری بکرێن بۆی کە بتوانین ئەم مێژۆ ڕاستکەینەوە جارێکی تر و بە ئەکادیمیانە توێژینەوە بنووسین لەسەر ئاسی نێودەوڵەتی بڵاوی بکەینەوانێ و بەڵگەکانیان نیشان بدەین کۆنفرانسی نێودەوڵەتی بکەین کە ئێمە خاوەنی ئەم مێژووە زۆر بە نرخین کە لە هەموو دنیاە هەمانە ئەگەر ئەمەمان کرد خاڵێکی تریەت ئەوەی جەنابە دەفەرمووی ئایا سوودی چییە سوودەکەمان لێرەوە سەرچاواگرێت دکتۆر ئەگەر عەزیز کێشی هەر وەڵامەکە تێڵ کێشکەی لەگەڵ ئەم پرسیارەمە دوێنێ بە قسەکەی بەڕێز سێدالەتیف ئەو کتێبەی بڵاو کردەوە دەستی خۆش بێ هەوڵی تر زۆر هەیە هەر بەڕێستان لە زانکۆ دنیایەک هەوڵتانداوە لە ماوەی ئەم 10 ساڵەدا بەڵام لانێ ئەم پرسیارە بێتە ئاراوە کە ئێمەی کورد بۆ نمونە چۆن ئەتوانین ئەوەی کە هەمانە بیپارێزین و بەوە مافی خۆمان وەربگرینەوە بەڕێزت باس لەوە کە حەڵەب ناوچەیەک بۆ شارێک بۆ کورد بوو ئێستا بە شانازی و عەرەبەڵە هی منە کاتە کورد چۆن هەر نەبێ ئەوەی کە بەدەستیەتی با بیپارێزێ پێش هەموو شتێک ئەبێ ئێمە ئەوە لەبەر چاو بگرین کە بینەوە بە زانستیانە و ئەکادیمیانە مێژووی خۆمان شوێنەوارەکانی خۆمان بە دنیا بناسیێنینەوە جارێکی تر چکەگەر ئێمە ئەمە نەکەین لە ڕاستیا بێ مێژووە مێنینەوە هیچ بەڵگەنامەیەکمان ناوێت یعنی تەنها بەڵگەنامەیە کە لە ویژدان و شعوری هەموو میلەتانە بەرامبەریان تۆ بۆ سیتەوانێ مێژوو شوناسە ئێمە دایمان ئەوەمان لەبەر چاوە کە سەرکردەی گەورەی کورد جەنابی مام جەلال کاتی خۆی کاتێک کە مرافعە بەناوبانگەکەی بەرز کردوانەیە هەموو ڕسمەکەی بەناوبانگە بە بەڵگە نیشانیدان کە کەرک و خاکی کوردستانە ئێمە بەڵگەنامە شوێنەوارەکانە بۆیە تۆ هەر کاتێک بتەوێ ئەمە بکەی تۆ بەڵگەکانت ئاشکرا هەتە بۆیە یەکێ لەو شتانی کە هەمانە ئەبێ بەڵگەنامەمان هەبێ بەڵگەنامەمان هەبێ واتە بتوانین بە بەڵگەنامە بەرامبەر هەموو کەسێک بۆ سوین دەمکو دەبن کەس قسەی بۆ نامێنێتوانێ ئەمە خاڵێکم خاڵی دووەم ئەو کەسەت پێڵی کاکە تۆ خەڵکی ئێرە نیت تۆ بەم خاکە نامۆیت تو هاتوویتە ئێرەوانێ ئەمە شوێنی تۆ نییە ئەمە ئەسڵی تۆ نییە هەل کلتور و داب نەریزت لێرە ئەوە ناکە بۆیە کابرا هەتا ماوەڕ خۆی بێگانە ئازانێت و ناتوانێت لە جێگەی تۆ لە جێگەیەکە دانیشێ کە خاکی خۆی نەبێ ویژدانیان ئەخلاقیان ئینسانیان هەمیشە بێت ویژدانی برینارە چکە ئەو پێڵێ کە تۆ ئەمە خاکی تۆ نییە ینی تۆ پێویست نیە لەسەر خاکە دانیشی ئەمە خاکی میلەتێکە هەزاران ساڵە خوێن و ئاوی لەگەڵا تێکەڵ بووە من قسەیەکی مەولانەی ڕۆمی زۆرجار لە خەیاڵ مایە ئەڵێ خەڵکەکان بە ناوچەکانی خۆیانەوە پیرۆزن واتە بە مەنتیقی خۆتەوە پیرۆزی تۆ ملاحەزەت نەکردووە چەندەها جار لە هەڵتکردن ببنە هەر وڵاتێکی تری ئەوروپا ئێمە چەند دۆستی ئازیزمان هەیە لە ئەوروپان دوای
دوایی تەمەنیا دای کەتا ئەڕۆن دنیایەک ئاواتە خوازن ئەڕۆن شەڕەکەن پارە بەس کاچنە ئەوروپا دوای هەموو ئاواتیانەوەی هەر بگەڕێنەوە بۆ چکە تۆ کوڕی و خاکێک کچی و خاکەی هەر ئەبێ حەزە لێ بیتەوە خاکەی خۆت دوای هین ئاخێکی بۆڵە کێشی کەسێک 20 ساڵ بە ڕۆشت و سێرەکەی 50 ساڵیە ئللا ئێوە بێتەوە بۆ خاکەی خۆی بۆ کورد قسێکی ئەڵێ برد لە شوێنی خۆیان سنگینە ینی تۆ کەسێکیت کە لە شوێنەکانی خۆتی ینی کوردستان هەمووی بۆ ئێمە یەک پارچێ تۆ سێرەکەی یەک ئاو هەوای هەیە هێزار سێری شارەکانی کوردستانەکەی زۆرینیان یەک نوع و یەک بۆ چونتیایە بۆیە ئێمە بە پاراستنی ئەم بەڵگەنامانە یەکەم شت ئەتوانین لە هەموو بۆ خۆمان بۆ وجدانی خۆمان بۆ نەوەکانی داهاتوومان بیسەلمێنین کە تۆ خاوەن مافیت ئەمە خاکی تۆیە بۆ بەرامبەرەکانمان پێیان بڵێ کە خاکی تۆ نیە و پێویستەتیایە جێنەبیتی و حکمی خۆت نەکەی بەسەر خەڵکە خاڵی سێم بۆ مەسائلی یاسایی خۆدنیا هەروە باگاڵتە ناڕوا بڕێەوە ئێمە مەسائلی یاساییمان هەیە مڕافعاتی نێودەوڵەتیمان هەیە ئەتوانین بەڵگەکانمان بخینە بەردەمی یاسایی بۆی کە خەڵکێکە بێ مافمان پێ بدەستبینێت تۆ بەڵگەشە بەدەستەوە بێ بزانی ماڵی خۆتە داگیریان کردە لێت یعنی هەست بە متمانە بەخۆیەکی زیاتر ئەەکەی خۆت بە حەق ئەزانێ بەڵێ بێگومان وایە بەڵێ زۆر سپاس دەکەم دکتۆر زریان سپاس بۆ ئامادەبوونی بەڕێزت کاتە بە پێ قسەکانی بەڕێزت و هەروەها ئەوەی کە هاوکارانی بەڕێزت و هاوڕێیانت لە زانکۆ بەردەوام باسی ئەەکەن ئێمە پێویستمان بە هەنگاوی زانستی و زانکۆیان هەیە بۆی کە کورد بتوانێت بە منطق بە بەڵگە لەسەر ئاستی جیهانە قسەی خۆی بکات و داکۆکی لە خۆی و لە خاکی خۆی بکات هەر بمێنە سپاس بۆ هەوڵە جوانەکانتان لەخۆ کوردستان هەر ئاوادان بێ